یەکێکی تر لەو هۆکارانەی کە ئەبێتە مایەی ئەوەی کە مسلمانان یەکتریان خۆش بوێ، محەبەت و ئولفەت بخاتە نێوانی ریزەکانی مسلمانانەوە، بریتیە لە سەلامکردن، بریتیە لە سەلامکردن و وەڵامدانەوەی سەلام. خۆشەویستەکانم، خوا لە قورئانەوە ئەمری کردووە کە ئینسانی مسلمان وەڵامی سەلام باتەوە بە جوانتر لەوەی کە لێی کراوە، لەبەر ئەوەی بەهۆی ئەو سەلام و وەڵامدانەوەی سەلامەوە لە ڕاستیە ئەمن و ئەمان و ئاسایش و خۆشی و محەبەت و برایەتی لە نێوانی مسلمانانە دروست ئەبێ. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەمرمان پێەکا لە سوورەتی نیساء، ئەفەرمێ وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها. ئەفەرمێ ئەگەر تحیەتێکتان لێکرا، یعنی سەلامێکتان لێکرا، ئێوە بە باشتر لە ئەو وەڵامی بنەوە، با دەنگتان لای کەمەکەی ئەگەر بۆتان ئەکرێ و دەنگتان هەیە لە دەنگی ئەو کەسەوە ئەیکا لە ئێوە کەمتر نەبێ. کەلیماتەکان کە ئەیکا لە وشەکانی ئەو کەسە ئەو ئەڵێ ئەسسەلام عەلەیکوم، ئێوە زیاترەکە ئێوەی بڵێن وعەلەیکوم السەلام وەڕەحمەت الله، یعنی وشەکان لە وشەکانی ئەو چاکتر بێ و زۆرتر بێ. و تەنانەت ئەگەر ئەو دەستی بەرزۆ کردەوە تۆش لەگەڵیا دەست بەرزۆ کەرەوە، ئەگەر گەرم و گوڕ بوو تۆ لە ئەو گەرم و گوڕتر بە لە وەڵامدانەوەکەی، نەوەک یەکێ با بەقەوتا بڵێ ئەسسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله، تۆی شەر ئاوا بەلادەمێکەوە بە ساردیەکەوە بڵێ سەلام یا بڵێ بەخێر بێی، هەر ئاوا بەلادەمێکەوە. خوا وا نافەرمێ، ئەفەرمێ لای کەمەکەی هیچ نەبێ وەکو خۆی، بەڵام ئەگەر لە خۆی باشتر بێ ئەوە باشتر، ئەوە چاکتر، ئەوە خێرەکەت زیاترە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء